Matematik grundläggande, delkurs 3, sidan 229. Uppgift nummer 22. Alfon kastar en 6-sidig tärning. زارەکی هەڵدەدا ئالفۆن ئەو زارە 6 لای هەیە. چەند زار ئەو زارەی هەڵدەدا شوگە گۆنگەر. Och får följande resultat. ئەو ئەنجامانەی دەست دەکەوی. وەکو لێرە نووسرایە ئەوانە 20 دانەیە. ئەو جە پاشان نووسرایە ڕیتە ئاڤ تابێلن تابێلەک هەیە بەخۆی ڕیتە ئاڤ واتە هێشتا تابێلەکەی دروستکە و ئەو بۆشایانەی کە لێرە هەیە بنووسە بە ژمارە. تەمەشا دەکەم لێرە ئەنتاڵ پریکار واتە کە زارەکەی هەڵدەدا چ ژمارەک هاتیە. ژمارەکان تەنیا 6 لایە کەواتە دەنووسین 1 و 2 هەر بەخۆم دەبی ئەگەر جارش کە لێیان پرسیم بەخۆم دەبی یەکسەر بنووسم 1 2 3 4 هەتا 6. لەو لایە دەنووسین فریکوێنس زۆر گرنگە واتە چەند جار واتە چەند بارە 2 جار 3 جار 4 جار هەر یەک لەوانە چەند جار دووبارە بۆوە لە کاتی هەڵدانی زارەکە بۆیە ژمارەیەک چەند جار هەبوو. لە چێ دەینم ئەو زانیاریەی لێرە تەمەشا دەکەم ژمارە یەک تەنیا 1 جار هاتیە لەبەر هەندێ لە فریکوێنسەکەی دەنووسم 1 تەنیا 1 جار. ئەو جە دەچمە لای ژمارە 2 تەمەشای دووەکان هەمووی دەژمێرم ئەوە 1 دانە 2 ئەوە 2 دانە 2 3 دانە 2 4 دانە 2 5 دانە 2 5 دانە دووم هەیە کەواتە لێرە دەنووسم 5 دانە 5 2 هەیە و هەر بە هەمان شێوە 3 و 4 و 5 و 6 لەوەی زیاترم نییە کە هەموو تابێلەکەم پڕ کردەوە ئەو های لێدێ 3 6 جار هاتیە 4 1 جار 5 3 جار و 6 4 جار. ئەو جە زۆر گرنگە چونکە لێرە ئەمن ڕێلەتیڤ فریکوێنسم هەیە هەتا بمەوێ ڕێلەتیڤ فریکوێنس ببینمەوە ناچارم لێرە ئەمن ئەو ژمارانە هەمووی کۆ بکەمەوە چەند جار هەر یەک لە سیدەکان هەر یەک لە لایەکان هاتیە کەواتە ئەمن لێرە ئەو ژمارانە دەبی کۆ بکەمەوە سوممە کەواتە 1 و 5 6 6 و 6 12 13 14 15 16 لەگەر چاری دەکاتە 20 دەبی هەمیشە ئەوها بکەم هەتا ئیشەکەم ئاسان بی کەواتە دەنووسم 20 دانە لێرە ئەو ئێنەواتە کۆی هەموو ژمارەکان سەرجەمی هەموو ژمارەکان. لێرە چ بنووسم لێرە دەینم لێرە نووسرایە 1 ئەو یەکەی دەینم ئەوها دابەشی ئەو 20ەی دەکەم دێ لە مێشوگێ ئەو جا کە دابەشم کرد هەمیشە ڕێلەتیڤ فریکوێنس واتە لە سەدا هەمیشە گۆنگەری سەدی دەکەم ئەو جە وەڵامەکە چەندە دەنووسم ئەو سفرە لەگە ئەو سفرەی دەڕوا دەش دابەش دوو دەکا 5 کەواتە یەکسانە بە 5 لە 100 ئەو جە ئەو 5 لە 100 یان ئەوها دەینووسم یان دەینووسم بۆ وێنە 0.05 ئەوهاش دەبی بە دەسیواڵیش دەبی بەڵام جوانترە ئەوها بیهێڵمەوە. پاشان دەینم بە هەماشێوە 5 دیسان دابەش 20 و 5ەی دەینم دابەشی 20 دەکەم و لێچی دەدەم لەگەڵ 100 گۆنگەر هوندرا دەبیتە 25 لە 100 چونکە دا جاران 5 دەکا 50 50 دابەش دوو دەکا 25 بە هەمان شێوە شەشەکەی دیسان دەینم دابەشی 20 دەکەم ئەوها ئەو جە گۆنگەر هوندرا ئەو سفرە دەڕوا لەگەر ئەو سفرەی
لێرە دەبیتە 60 دابش 20 یەکسانە بە 30%. دیسان یەکەکە لێرە دابەشی 20 دەکەم گۆنگەر هوندرا لیکەمە 5% و هەتا دوایی ئەوە پێی دەرێن ڕێلەتیڤ فریکوێنس. کەواتە ڕێلەتیڤ فریکوێنس هەمیشە ئەمن دەبی بزانم ئەوە واتە پرسێنت لە سەدی دەبی لێچی دەم جاران و زەربی سەدی بکەم. هەمیشە ئەو ژمارە ئێرە بینم دابەشی هەمووی بکەم لێرە. کاتە ئەو ئیشانە هەموو دەبی ئەم بەخۆم بکەم و بزانم مەبەستیان چییە. چونکە نووسرایە ریتە ئاف تەبێلن ئۆک فیل ئی ڕێسوڵتاتت بێگومان مەبەستیان ئەوەیە ئەو تابێلەی دیسان دروستکەوە لە تێنووسەکەی خۆت لە دەفتەرەکەی خۆت. بەڵام ئەمن لێرە هەر لەسەر کتێبەکەی وەکۆی وایە لەسەر کتێبەکەی نووسیتم، بەڵام لێرە نووسرا لەسەر کتێبەکەی مەنووسە ڕیتە ئاف واتە بینووسەوە و فیل ئی پڕیکەوە. ئەوجا لە بینووسرایە ڕێکنە ئوت هشتور فریکوێنسن ئار ئەوەتە لە بیەکەی فریکوێنسەکەی ڕێکنە دەکەین واتە ئەوە وەڵامی پرسیاری بی یان بێیە. پاشان نووسرایە ڕێکنە ئوت ڕێلەتیڤە ئەوەش کە ڕێکنە دەکەی وەڵامی پرسیاری سێ هەمووی دەبی یەکێک کە زۆر ئاسانە سێ دیسان دابەش 20 جاران 100 و بە هەمان شێوە ئێرە پڕ دەبتەوە. پاشان شتێکی زۆر گرنگکەیە لە کاتی ئەمن هەموو ئەو وەڵامەمە لێرە نووسی دەبی تەمەشاکەم لێرە 5 لێرە 25 کۆیان بکەمەوە دەبی لێرە بکاتە 100 لە 100 دەنا هەڵم کردیا. کاتە 5 لەگەر 25 30 دیسان لەگەر 30 60 لەگەر ئەو 5 65 کاتە ئەم دەبی هەمویان ئەوانە پڕکەمەوە پاشان کە کۆیان دەکەمەوە بکاتە 100 لە 100. ئەوجا نووسرایە visa resultatet i ett stolpdiagram med den relativa frekvensen längs y-axeln. دوای دەرێ stolpdiagramە چی دروستکە ئەو relativ frekvensa لە y بیواتە ئێرە ئەگەر x بی یەکەش لێرەیە کاتە ئەو ژمارانە لەسەر ئەو ئاکسلەی بنووسە لەسەر ئی ئاکسلی بنووسە. ئەو ژمارانەش هەمیشە ئێکسەکەیە لەسەر ئێکسی دەنووسین. کەواتە کە دروست دەکەین ئەوها دروست دەکەین لێرە دەنووسین ئەوها دەنووسین ئێکس ئاکسل لێرەش دەنووسین ئی ئاکسل. ئەوجا لێرە بۆ وێنە لە دەوە دەست پێ دەکەین 10 20 30 40 50 60 لە 60 زیاترم نییە چونکە وەکو تەمەشا دەکەین لێرە هەمیشە 5 هەیە 25 و 30 زۆر ژمارەی گەورەم نییە هەر هەتا 50 نییە. ئەوجا لێرەش دەنووسین چ یەک چونکە زارەکە تەنیا 6 لای هەیە 3 4 5 6. ئەوجا بۆ وێنە یەک چەند جار هاتبوو 5 لە 100 هاتبوو کەواتە 5 لە 100 واتە ئێرە واتە لێرە کە ستۆڵپ دیاگرامەکە دروست دەکەم زۆر ئەوها زۆر بڵند نییە هەر هەتا ئێرەیە وەکو دەبین هەتا ئێرەیە کەواتە ئەوە یەکەکە. پاشان دوو چەند بوو ئەگەر تەمەشاکەین 2 25 لە 100 بوو کەواتە دەچمە لای دووی 25 لە 100 ئێرەیە بەرامبەرەکەی ئەوها ئێرەیە کاتە ئەمن ئەگەر ئەوها دروستیکەم هەتا ئێرەیە بە شێوەیەکی نزیکەی تەقریبی. سێیەکە چەندە 30 لە 100 دەچم تەمەشای دەکەم دیسان 30 لە 100 30 ئێرەیە کاتەها بەرامبەری ئێرە سێیەکە ئێرەیە ئەوها ئەوجا پاشان ئێرە دەسڕمەوە. ئەوها تۆزە چارەکە چەندە من هەموم دروست نەکرد چونکە چار ئەویش دیسانیەکە 5 لە 100 کەواتە چار وەکو یەکەکەیە هەر هەتا ئێرە بورن هەر هەتا ئێرەیە ئەوها. ئەوها ئەوجا 5 چەندە و 6 چەندە بە هەمان شێوە دروستی دەکەم
ئەو های لێدێ لێرەش دەبی بنووسم ڕێلەتیڤە فریکوێنسن ئەوها بنووسم فریکوێنس لە سەدی دەبی بنووسم دەنا هەڵە دەبی لێرەش دەبی بنووسم ئەنتاڵ پریکار واتە چەند خاڵ هەبوو ئایا یەکە دووە لە کاتی هاویشتنی زارەکە پریکار ئەرێ ئەنتاڵ پریک ئەوهاش دەبی تەنیا ئەنتاڵ پریک پاشان تەمەشای فاسیتیش دەکەم چونکە زۆر گرنگە لەو پرسیارانە هەمیشە تەمەشای فاسیتەکەی بکەم لەوێ وەکو ئەوی وایە زۆربەی زۆری وەڵامەکەی لەوێ هەبی ئەو جۆرە پرسیارانەی ئەو کاپیتەلەی پرسیارەکان ئەوەنە زۆر ئاسانن بەڵام کاتەکی زۆریان دەوێ هەتا من تابێلی دروست دەکەم دیاگرامی دروست دەکەم ئەو شتانە دەبی تۆزێک کاتم هەبی و پەلەپەلی لێ نەکەم و باش فێر بم ئەوەیە پاشان دێتالیەکانیش گەلک زۆرن هەر جارێ پرسیارەکە جۆرەکە ئەگەر ئەوها ئەم دەبی تەمەشاکەم بزانم هەمویان بژمێرم بۆ وێنە چەندانە سێ هەیە چەندانە شەش هەیە ئەو شتانە لە کاتی ژماردنیش نابی زۆر هەڵەی بکەم لێرە چونکە 20 دانەیە نووسرایە 20 دانەیە 20 جارە کاتە ئەمن لێرە دەبی هەمیشە 20 بەدەست بێ بەڵام هەندێک جار نانووسرێت چەند جارە ئەم دەبی بە خۆم کۆ بکەمەوە و بزانم دەکاتە چەند پرسیاری 23 vid en omröstning fick deltagarna välja mellan 3 alternativ گشتپرسی ڕاپرسیە کرا پرسیار کرا لە هەندێک کەسی تەنیا 3 هەڵبژاردە هەبوو یان دەبابیان نووسیبە یان دەبابیان نووسیبە نەی یان دەبابیان نووسیبە یاڤێت ئینتە ئەو جەلێرە ڕێسوڵتاتە کەشمان پیشان دەدەن ئەو واتە ئەو کەسانەی کە گۆتیتیان یا چەند کەسن دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 کەس نووسیتی یا کاتە لێرە دیسان تابێلەکەی پڕ دەکەمەوە فریکوێنسەکەواتە چەند جار دووبارە بووە یا 9 جار دووبارە بۆ نەیەکە کە دەژمێرین 10 جارە ڤێت ئەی نازانم 6 جارە هەمویان کۆ دەکەینەوە دەکاتە 25 جار لێرش دەژمێری بزانین ڕاستە 25 یان نەدەبی بژمێرین 1 2 3 4 دەبی بکاتە 25 هەتا بزانین هەڵم نەکردیا ئەو دیسان نووسرایە فیل ریتە ئاف تابێلن تابێلەکەی جارشکە بنووسەوە فیل ڕەسوڵتاتێت ئەنجامەکان هەمووی پڕکەوە ریتە سێدان ستاپل دیاگرام مێدۆم ڕێلەتیڤە فریکوێنسن لێرە ئەم دیسان دەبی ڕێلەتیڤە فریکوێنسەکەی ببینمەوە کو دەیبینمەوە ئەو نوێی دەینم لێرە دابەشی 25 دەکەم لێکی دەدەم لەگەڵ 100 دەکاتە چەند دەکاتە 36 لە 100 ئەوها ئەو جارەی دەیەکەی دەینم دیسان گۆنگەر هوندرا دێلەمێ شوگۆفێم هەموو جارێ دێلەمێ شوگۆفێم هەموو جار دێلەمێ شوگۆفێم دەکاتە 40% پاشان شەشەکەی دیسان دەینم گۆنگەر هوندرا دێلەمێ شوفێم دەکاتە 24%. ئەو جە ئێستا 36 و 24 و 40 ئایا دەکاتە 100% دەنا هەڵام کردیا 36 و 24 یەکسانە بە 60 لەگەڵ 40 دەکا 100% کاتە زۆر ڕاستە ئەو جە دەچم دیسان ستاپل دیاگرامەکەی خۆم دروست دەکەم ئەو جارەی لێرە چ دەنووسم لە جیاتی ئەنتاڵ پریکار دەنووسم ئالتەرناتیڤەکان ئالتەرناتیڤ ئەوها ئالتەرناتیڤ تەنیا 3 دانە ئالتەرناتیڤم هەیە کاتە دەنووسم لێرە دەنووسم یا لێرە دەنووسم نەی لێرەش دەنووسم یاڤێت ئینتە
پریکەکان بێگومان دەبی زۆر گچکە بن ئەوها نەبن وەچی ئەمە دروستم کردیە گچکەتر بن ئەوها. ئەو ئێستا دەچمە لای یا تەمەشا دەکەم 36 بێگومان دەبی ئەم لێرەش بنووسم ئەوەش فریکوێنس هەروەچی جارانە با هەر ئەوهابی 220 هیچ کێشەنیە 36 لە سەدی گۆتیتیان یا کەواتە ئەوها هەتا دەچمە لای 36 ڕەنگە لێرە بی ئەوەی ئەوها هەتا دەگەمە ئێرە ئەوەن دەبی بێگومان ئەمن دەبی جوانتر دروستکەم بەڕاستەی دروستکەم. ئەوانی گۆتیتیان نەی چل لە سەدینە کەواتە لێرە تەمەشا دەکەم هەتا دەگەمە چلی بەرامبەری چلی ئەوها ئێرە. ئەوانەی گۆتیتیان یاڤێت ئینتە 24 لە سەدینە کەواتە شتێک ئەوها لێرانە تا ئێرە 24 لە سەد ئەوها دروستی دەکەم دیاگرامەکەی تەمەشای فاسیتیش دەکەم بزانم کو دروست کرایە. لێرە پێشم دەرێن ڕێلەتیڤە فریکوێنسەکە هەمیشە لە لای ئیبی کاتە هەمیشە ئەوها فریکوێنسەکە لە سەدا هەمیشە لە ئی ئەم تاڵەکانی دیکەش کە هەیتم لێرە لە ئێکسەکەی دادەنێم. ئەوە تۆزەک لەسەر پرسیاری 23 پرسیاری 24 نووسرایە دیاگرامەک هەیە ئەو دیاگرامە کۆمپانیایەکە ئەو دیاگرامای دروست کردیە باسی سوود و قازانجەکەی خۆی دەکاتن لە مابەینی 2 ساڵی 2017 500,000 قازانجی بۆ لە ساڵی 2018 520,000 تەنیا 20,000 زیاترە. بەڵام دیاگرامەکەی گرتەمەشاکن وەکو ئەوەیە درێژی ئەو لایە وەکو ئەوەیە دوو ئەوەندەی درێژی ئەو لایە بی کەچی لە ڕاستیدا ئەوها نییە. کاتە تۆزێک دیاگرامەکەیان وەکو ئەوەی وایە دیاگرامەکی باش نییە لەبەر چ باش نییە چونکە لە سفرەوە دەستیان پێ نەکردیە دەبوایە دیاگرامەکەی تۆزێک هێشتان بین نەخوارێ هەتا ئەوها هەردووکە ئەو دیاگرامە ئەو ستۆلپ ئەو ئەستونانە درێژتر بووان هەتا ئەوها دیار نەبا کە وەکو ئەوەی وایە ئەو لایە دوو ئەوەندەی ئەو لایە لە ڕاستیشدا تەنیا 20,000 فەرقی هەیە یان جیاوازێکە تەنیا 20,000 ئەو دیسان لێرە لە فاسیتی تەمەشا دەکەی وەڵامەکە کووە. ستێممەر ئینتەمێ ڤێرکلیهێتن واتە زۆر دیاگرامەکی باش نییە چونکە وا پیشان دەدا کە فۆرۆتاگەکە زۆر فۆرۆتاگەکی باشە سوود و قازانجی زۆرە لە ڕاستیشدا ئەوها نییە لە مابەینی ئەو 2 ساڵی. پرسیاری 25 دیسان دیاگرامەش کەم هەیە باسی فرۆنڤاڕووی دەکا باسی خوێندکارەکان دەکا کە مانجی پێشتر چەند نەچوونەمە خوێندنگە و چەند چوون هورمۆنگا پروسنت ئۆف ئێلێڤەنە هادەڤاریت فرۆنڤاران داواتە نەچووبوونە خوێندنگە 1 ڕۆژ. لێرە دیاگرامەکە نووسرایە پروسێنتەکە نووسرایە 1 ڕۆژەکە نووسرایە دەچم تەنیا دەخینمەوە وەڵامەکە 25 لە سەدی لە خوێندکارەکان 1 ڕۆژ نەچووبوونە خوێندنگە لە مانگە چی. باشان مینست ئێندا ئەو پرسیارانە تۆزێک زەحمەتن کە دەرێ مینست ئێندا واتە ئەو 25 دەبی دانێم 2کەش 3کەش 4کەش 5کەش تەنیا کامەی دانەنێم تەنیا ئەو سفرەی لەگەڵ نەبێت چونکە دەرێ مینست ئێندا هەموو ئەوانە ئەمندەوی لەگەڵ دانێم کاتە لێرە بنووسم 25 لە سەدی کۆی کەمەوە لەگەڵ 15 لە سەدی کۆی کەمەوە لەگەڵ 10 لە سەدی کۆی کەمەوە لەگەڵ 5 لە سەدی دیسان کۆی کەمەوە لەگەڵ 5 لە سەدی ئەوجە هەموو ئەوانە کۆ بکەمەوە ئەوجە بزانم دەکات چەند لە سەدی ڕەنگە بکاتە 60 لە سەدی کە کۆی دەکەمەوە دەبی ئەمە وەڵامەکەم 60 لە سەدی بیتن. پاشان دەرێ ئەو کەسانەی کە 111 hade inte varit frånvarande en dag. Där är läsada där är sadkas sadsköntkar hade inte varit frånvarande och att hamu katsuna skönden hits
فرۆنڤاڕویان نییە هەموو ڕۆژێ چوینە 100 کەسن ئایا هیرمۆنگا ئیلێڤەر گۆر پۆسکۆلا ئایا لەو خوێندنگەی لەو قوتابخانەی چەند خوێندکار هەیە ئەو پرسیارش هەتا ڕادەیەک زەحمەتە 100 کەس هەیە کە هەموو ڕۆژێ چووە ئەو 100 کەسە دەکاتە 40% ئەدی ئەگەر 100% چەندە واتە 40% دەکاتە 100 کەس ئەدی دەبی لێرە ئەمن چ دانێم ئێکسەکەی چ دانێم هەتا ئەو شتە ڕاست بی ئەو هەتا بکاتە 100 کەواتە ئەمن لێرە چ ژمارە چی دانێم بە ئەو لەگەڵ ئەوەی بڕوا چاری جارانی چەندی بکەم دابەشی دەی بکەم هەتا بکاتە 100 ئەگەر جارانی هەزاری بکەم دەبیتە 4000 کەواتە جارانی بە ئەو هادانێم وەچی ئێکڤاشۆنی 40x دەکاتە 10000 ئەوها ئەو جدابەشی چلی کەم هەردوو لای ئێکڤاشۆنەکەی x دەکاتە 10000 دابەش 40 وەڵامەکە دەردەچی دەبیتە ئێکڤاشۆن ئەوە لێرە ئەوجە 1000 دابەشی چاری دەکەی ئەگەر هەزاری دابەشی دوو کەم دەکاتە 500 دابەشی چاری کەم دەکات 250 کەواتە ڕەنگە 250 کەس لەو قوتابخانەی هەبی 250 کەس ئەو هایە زیاتر ئەو پرسیارە پاشان لێرە نووسرایە فادی پۆستۆر ئات ڕێلەتی فرێکوێنسکان ئەنیەس ئی دەسیمال هەر هەنڕێت ڕاستە دەتوانی بە دەسیمال بنووسی وەکو گۆتمان فێم پرسێن دەتوانی بنووسی 0,0 فێم کاتە چ خۆش